بەڵێ بەڕێزان هەر سەبارەت بە پرسی ئەندامێتی سوید لە هاوپەیمانی ناتۆ گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر ئیقبال دیورە چاودێری سیاسی دەکەین بەڕێزیان لە رووسیاوە لەگەڵمان دەبێت. دکتۆر سڵاوت لێبێت پرسی بە ئەندامبوونی سوید لە ناتۆ تا دێت گفتوگۆی زیاتری تێدەکەوێت دوایین هەوڵ وەزیرانی یعنی ئۆکرانیا دوایین هەوڵ ئەوەیە کە ئێستا وڵاتان ینی بە هاوپەیمانی ناتۆ وەزیرانی دەرەوە دەڵێن لەبەرەوەی وڵاتێک لە جەنگ دابێت ناکرێت ببێتە ئەندام لە ناتۆ. ئەمە چۆن؟ بە بۆچوونی من سوید لەمە بە دواوە تەنیا پرسەکە تەنیا پێویستە بەکاتەوە دوای هەڵبژاردنەکان. ئێستا تورکیا دەیەوێت پەیوەندیەکانی باشتر بکات و هیچ هەنگاوێک ناگرێتە بەر کە ببێتە هۆی گرژی پەیوەندیەکانی لەگەڵ ئەوروپا. بۆیە پێم وایە پێشهاتێکی باش دەبێت لەم بارەیەوە. خۆتان دەزانن سویدیش چەندین داوای تورکیای پەسەند کرد و پێڕازوو بوو، هەروەها یاسایەکی تایبەت بە تیرۆر دەرکرد و پەسەند کرا و چەندین هەنگاوی جیاوازینە و بۆ بۆچوونی من سوید لە ناتۆ وەردەگیرێت. ئەو سەبارەت بە ئۆکرانیا پرسی ئۆکرانیا بێگومان کاریگەرێکی ڕاستە و خۆی هەیە، چونکە هۆکاری سەرەکی شەڕی ئۆکراینە پەیوەندیدارە بە هەوڵی فراوانخوازی ناتۆ. بۆیە ئەم پرسە پەیوەندیان بە یەکتر هەیە. لە ئەنجامدا ئۆکرانیا ئەو بەشەی ئۆکرانیا کە لەژێر رووسیادا نیە دەتوانێت ببێت بە ئەندامی ناتۆ، چونکە لەم بارەوە لە نێوان جەنگی رووسیا و ئۆکرانیادا شتێکی دیکە نییە و بژاردێکی دیکە نییە، چونکە رووسیا ئەو ناوچانەی کە دەستگیری کردووە ناکشێتەوە، واتە لە دۆنباس ناکشێتەوە، لە کرێمیان ناکشێتەوە. لە بەرامبەریشدا هاوپەیمانێتیشی گەورەی ئەوروپا هەیە و ئەوانیش هەنگاو بۆ پشتەوە نانێن. بۆیە پێویستی بە ڕێکەوتنێکی هاوبەش هەیە و کاتێک دێت رووسیا ئەم ناچوانەیە کە کۆنتترۆلی کردووە بە هەمان شێوە لە ژێر دەستی خۆی بەجێ دەڵێت و ئەمەش لەلایەن ئەوروپاوە وەکو دیفاکتۆ قبول دەکرێت. بەشەکەی دیکەی ئۆکرانیاش بە هەمان شێوە دەبێتە ئەندامی ناتۆ. بێگومان ئەمە پێویستی بە کاتە. ئێستا کێشەیەکی دیکە هەیە کە ئەویش ڕۆلی چینە و ئێستا وەکو رووسیا هەڵساوە بە دەست بەسەرداگرتنی چەند. باشە دکتۆر دەمەوێت سەرنجت بۆ ئەوەش ڕابکێشم، ینی تاکە هۆکار ئەوەی کە پرسی بەندامبوونی ئۆکرانیا لە ناتۆ دوورخستۆتەوە یاخود دواخستووە تەنیا ئەوەیە کە ئێستا وڵاتە لە شەڕدایە لەگەڵ رووسیا یاخود چی دیکە هەیە؟ بۆ ئێستا ئەمە بێگومان ئەمە قۆناغێکی درێژ خایەنە. ئەندامبوونی ئۆکرانیا لە ناتۆ شتێکی کورتخایەنیە، بەڵکو ماوەیەکی زۆرتری دەوێت، چونکە ئەمە شتێک نییە لە ماوەی 2 ساڵدا ئۆکرانیا ببێ بە ئەندام، لەوانەیە 5 ساڵی دیکەی پێویست بێت. خۆتان دەزانن کیسنجەریش هەمان بۆچوونی هەبوو سیاسەتوانی ئەمریکی. ئەوەی من دەڵێم تەنیا لەبارەی کۆتایی هێنانی لۆژیکی جەنگی ئۆکرانیایە، واتە ئەم پرسە ئێستا ناکرێت و لەوانەیە بۆ چەند ساڵی دیکە ببێت و ئەم بژاردەیە دەکرێت چارەسەرێک بێت بۆ ئەوەی بتوان لەم جەنگە بێنە دەرەوە. ئۆکرانیا دەچێتە نێو ناتۆ، بەڵام دۆنباس و کرێمە هەر لە بەشی رووسیا دەمێنێتەوە و ئەمەش لەلایەن ئەوروپاوە قبول دەکرێت. دووبارەی دەکەمەوە ئەمە شتێک نییە کە لە ماوەیەکی کووردا ببێت. بەڵێ دکتۆر ئیقبال دیورە چاودێری سیاسی لە رووسیاوە لەگەڵمان بووی، سوپاس بۆ تۆ ماندوونمان کردیت.